کڕینی پێداویستی دەستی دوو ئارەزووە یان پێداویستیە هۆکارەکەی چێکە ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر سەردانی بازاڕی دەستی دووەکات ئاو کەلوپەلانە پێویستن یاخود لەبەر هەرزانەکەی خەڵکی کرێ جا هەموم پرسیارانە ئەم گفتوگوۆیە لەگەڵ بەڕێز سەرکۆیونس گفتوگۆی زیاتری لەگەڵەکەم و باسی زیاتری لە سەرەکەی کە بەڕێزیان شارەزای ئابوورین و بە شوێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانن سڵاون لە بە کاک سەرکۆ بانێکی باش بۆ تۆ حەزەکەم سەرەتا پێم بڵێ ئایا کڕین بەگشتی ئەو پێداویستیانەی کە لە ڕۆژانەیە خودود هەفتانە و مانگانەش پێویستمانە بێ چۆنە بەگشتی بنەماکانی کڕین چییە؟ سڵاو بانیتان باش زۆر سپاس لە ڕاستیە طبعاً ئەم بازاڕەوەیان بە شێوکی گشتی پێداویستەکانی مرۆڤ زۆر و جۆرن ئینسان بۆی بەردەوامی لە ژیان پێویستەکەەوە هەنێک پێداویستی هەیە ڕۆژانە بەکاری بێنن بەتایبەتی ئێمە تێبینیمەکەین مەسەلەن بۆی لە ژیانە بەردەوامی پێویستەکانە بن بە چەند بابەتێکەوە پێویستە ضروریەکانمان هەیە کەمالیەکانمان هەیە پێویستیشکەمان هەیەکەوە زۆرێک لەو کەسانی کە داهاتیان بەرز دەتوان بکڕن پێویستە ضروریەکان و پێویستیانن کەوا ناتوانین لە کاتێک بۆ کاتی کە دوای خین وەکو جلوبەر وەکو نانخواردن وەکو بابەتانیکەوە پێویستن بەڵام ئەوەی کە گرنگ بێت لە راپۆرتەکەشتان هاتوو کە باز بکرێ ئەو شمەکو کاڵانی کە بەکارهێنان بە مانایەکی کە دەستی دوو یان بە زمانی بازاڕ بڵین بالە هەموو ئەو شمەکو کاڵانە ئەگرێتەوە دوای بەرهەمهێنانیان زیاتر لە دەستێکی بینیوە بەکارهێنراوە بەڵام هێشتا توانای ئەوان هەیە سوودێک ببەخشن بە بەکاربەرێکی کەوە لە هەمان کاتە تەمەنی کارکردنیشان هێشتا ماوە ئەم شمەکانە طبعاً لە ئابووری جیهانیە وەکوڵێ پێگەیکی گەورەی هەیە ئەو تا بە پێی راپۆرتەکان باسەکرێتێکە لە ئابووری لە بەریتانیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ کەنەدا زیاتر لە ساڵ 10 بۆ 15 هەموو بازاڕی شمەک و کاڵاکان ئەم شمەکانە پێکی هێنێت و وەکوڵێ جۆرێک لە جۆرەکان پیکێنەرێکی سەرکی بازاڕەکانە طبعاً خواستی تاکە کەس بۆی کەوا بتوانێت بەردەوام بێ لە ژیان بە دوایەوە گەڕێکەوە بەپێی ئامانجی ئابووری ئەوەی کەوا زۆرترین قازانج و زۆرترین کەڵک بە کەمترین تێچوون بەدەستبێنێ ئەم بازاڕش دەرفەتێکە بۆ ئەو کەسانی کە توانای داهاتیان کەمە و داهاتتا کەس کەمە لەم حاڵەتە پەنابەنە بەرەم بازاڕە لە ئەمان کاتە ئەم شمەکانی کە باسمان کرد هەم تەمەنی کارکردنیان ماوە هەم توانای ئەوان هەیە کە سوودێک کەڵکە ببەخشن بە بەکاربەر بۆیە زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەتی هاوڵاتیانی کە داهاتیان کەمە و هەروەها مەسەلەن بێکارن یان ئەو داهاتی کە هەیەە سنووردارن پەنابەنە بەر ئەم بازاڕانە ئەچن پێداویستەکانی خۆیان لەو شمەکانی کە پێویستن بۆ ماڵەوە بە تایبەتی ئەساسە جلوبەرگە زایدەن مەسەلەن کەلوپەلی کارەباییە هەندێجار مەسەلەن بابەتی گەورەتری تایەکەوە شەریکە لە بەرهەمێنانی وەستاوە لەم شوێنانە دەستەکەون کابرا مەسەلەن ئەنتیکەکانن ئەو کەلوپەلانێکەوە مەسەلەن توحفەن جاریشکە کەسە ئارزوویەتی بەدەستی بێنێ لەم حاڵەتە ڕۆکەن ئەم بازاڕە بەڵێ باشە کاک سەرکۆ هۆکاری ئەو زیادبوونی بازاری دەستی دووە چییە؟ جا هەم لە ڕووی ئابوووریەکەی و بازاڕەکانەوە و هەم لە ڕووی تاکە کەسیشەوە هۆکار چێکە ئێستا زۆرتر ئەبینین بازاری دەستی دوو هەیە؟ گرنگترین شتێکەوە واکەکەوە خواستی خەڵک خواستی بەکاربەر بۆم بازاڕە بڕۆن نرخەکەیەتی بێگومان نرخێکێکە لە هۆکارانیکەوە خواستی بەکاربەر دیارێک هەر کاتێ نرخ بەرز بووە حتمما قەبارەی ئەو خواستی کە بەکاربەر هەیەی کەمتر بێتەوە بەڵام لەم بازاڕە ئەم شمەکانی کە لەم بازاڕە عەرزەکرێت کە شمەکی بەکارهێنراونیان دەسی دوو جۆرێک لە جۆرەکان حتمما لەبێت جیاوازیەکە بێت لەنێوان ئەو نرخی یەکەم جار کە پێفرۆشراوە لەگەڵ نرخێکەوە دوایە بەکارهێنرێت نرخەکە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەرەوەیکەوە من و تۆی بەکارهێنەر بەکاربەر ڕووبکەینە بازاڕانە چونکە پێمان وایە بەشێک لەو داهاتی کە هەمانە توانای ئەومان نییە بچین شمێکێکی گرانبەها لە شەریکێکی خاوەن مارکە بۆکۆڵە تۆ مارکراوە بکڕین هەڵم حاڵەتە ئەمە پەنابێنە بەرەوەیکەوە لەم بازاڕان هەچووکە یەکام شێت هەدەفەکەمان ئەوەیکەوە نرخەکەیەتی دوو داهاتی تاکەکەس داهاتی خێزانەکان داهاتی کۆمەلگا بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری هەیە لەسەرەوەیکەوە خواست و جموجوڵ و وەکو جۆرێک لە زۆرەکان ئەم بازاڕانە گەرمی بەخۆی ببینن لەبەرەوە طبعا ئەمە پێویست نییە بە ئابووریکی وڵاتێکی پێشکەوتویان دوکات و تێبینیەوەکەی لەسەر لە بازاڕەکانی ئەمریکا کەنەدا بەریتانیا ئاگامان لێ مەسەلەن جمعانە یان شەمان ئەم بازاڕە هەیە کە زۆربەی زۆری ئەو شمەکانی عەرزەکرێ شمێکی دەستی دوو بەکارهێنراون لەبەرەوە داهاتی خێزان و داهاتی کۆمەلگا بە شێژی گشتی کاریگەری هەیە لەسەرەوەیکەوە خواست بۆ ئەم شمەکانە کە لەم بازاڕە عەرز کراون زیاد بکرێت و هەروە مەسەلەن ئارزوی تاکە کەس هەنێک جار تاکە کەسێکمان هەیە ئارزوی بەدەستهێنانی شمێکێکەکەوە لە کۆمپانیان نەماوە یان ئەو شەریکی کە بەرهەمی هێناوە نەماوە وەکو بۆ نمونە ئەو شمەکانێکەوە مەسەلەن یەک جار بەرهەمی هەنرێت ئالە بازاڕە جاریشکە عەرزەکرێتەوە
ئالم حاڵەتە کابراک حەزی لێ هەیەی ئارەزولی ئامادەیە بە هەر نرخێبێ بیکڕێ لەبەرەوە هۆکارەکان زۆرە بەڵام کە گرنگە ئابووری گشتی ئەو وڵاتە داهاتەکەی جۆرەکەی و هەروەها لە هەمووشی گرنگتر وەکو باسمان کە نرخ بنچینەی سەرەکیە بۆی کەواوە بکە هۆکارێکی زۆر گرنگە خەڵک بەکاربەر من و تۆ بەکارهێنەر ڕبکەنە بازاڕانە باشە گۆڕانکاری لە مۆدلەکانە تا چەند کاریگەریە بێت لەسەر قەرەباڵغکردنی ئەم بازاڕانە بە کەرەستەکان ئایا ئێستا بەهۆیەوەی کە خەڵک زۆرتر حەزی بە گۆڕانکاریە لە مانگێکە جاریوای لە ساڵێکە ئەو کەرستانی هەیەی کە هەندێک جار تەنانەت ئەگەر جارێک بەکاری هێنابێ یاخود نەیهێنابێت ئەچێتەوە ناو بازار و کەسانێک کە ئەیکڕن ئەمە هۆکاری چییە وای لێ هاتووە هەموو ئەو مۆدێلات و گۆڕانکاریانەیە یاخود هۆکاری دیکەی هەیە حتمما بەڵاشەخان مۆدیل و تەقلید ئەمە هۆکارێکی گرنگە و کاریگەری ڕاستەخۆیە لەسەر گۆڕینی شمەک و خزمە گوزاریەکان بەتایبەتی و شمەکاڵانێکەوە ئەوکو ئەساس لە ماڵەکانمانە هەیە بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە داهاتی خێزانەکەی کاتێک تێبینیەکەین ئەگەر یارمەتی هەبێ ئەو کۆڵێ مێژووکی کورد لەسەر ئەم بازاڕە باسکەین زۆر گرنگە خۆتان نەزانێ ئەمە لە دوای نەوەیەکەوە تووشی گەمارۆیشی گەورە بوون لەناو عێراق و کۆمەلگای نێودەوڵەتیە و دوایەوەکەوە تا ساڵی 2023 ئالەو مدەیە ئێمە وەکو تاک وەکو کۆمەلگەکانی هەرێمی کوردستان وەکو تاک ینی جۆرێک لە جۆرەکان ئەم شمەک و کاڵاک بەکارهێنەرەمان مەسەلەن ناسی طبعا ئەمە بەردەوام تا ساڵی 2023 خواستێکی گەورەی لەسەر بوو لە هەمان لە دوای 2023 بۆهۆی ئەو داهاتێکەوە دەستی خێزان و تاک و کۆمەلگای هەرێمی کوردستانەکە و خواستمان بەرز بووە کاتێکەوە طبعا کە داهاتی نەختینەیی زیاد بوو حتمما کاریگەری هەیە لەسەر خواستەکانمان کاریگەری ئەگۆڕێ لە شومەکانی کە پێشتر بەکارمان هێناوە ئێستا داهاتێکی باشمان دەستکەوتووە توانین بیگۆڕین لەبەرەوە بەردەوام و تا ینی جۆرێک لە گۆڕانکاریەکان و گۆڕینی کەلوپەل بەتایبەتی ئەساسی منزلی ئەمانە گۆڕانکاریکی زۆر بەخۆی بنین تا ساڵی 2014 دوای قەیرانی 2014 و دابەزینی نرخینەوت و هاتنی لە مەخیرەوە مەسەلەن شەڕی داعش و هەموو ئەمانە کاریگەریان هەبوو لە داهاتی کۆمەلگای کوردستان بە تاکو و بەخێزانەوە کەمی کرد جارێکی کە ئەم بازاڕە بژایەوە چونکە وەکو باسمان کرد داهات کاریگەری ڕاستەخۆیە لەسەری لەبەرەوە بەردەوام و تا ئێستا شەر بەردەوامە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوەیکەوە ئێستا حالیان بەداخەوە لە هەرێمی کوردستان نزیکەی 8 ساڵە بوجەمانی و هەروەها پارەی پرۆژەکان و بەرهێنانمانی هەموو ئەمانە کە وای کردوەوە داهاتی خێزانەوەی کە هەمانەی اعتیمادمان لەسەر موچەیە و بەشێک لەو کەسانی کە کارەکەن کاتێک کە داهاتی من و تۆی بەکارهێنەر کەم بوو لەم حاڵەتە بیر لەوەکەینەوە بۆ پڕکردنەوەی پێویستیەکانمان پەنابێنە بەر ئەم بازاڕات چونکە بۆ ئەم بازاڕە و پێشتر باسماکەن نرخەکەی هەرزانە ئالم حاڵەتە ئەوەی کە پرسیارەکەی جەناب بۆ باسی کرد مەسەلەن گۆڕینی کەلوپەلەکان بەتایبەتی مەسەلەن ئەوەی کەوا زۆر گرنگە ئەساسی منزلیە ئەمە زیاتر پێویستە بە داهاتی خودی تاکە کەس و خێزانەوە جگەلەوەی کەوا هۆکاری کۆمەڵاسی دەروناسی وەکو تەقلید و چاولێکەری کاریگەری هەیە جۆرێک لە جۆرەکان بەداخۆ زۆرێک لە خێزانەکانی ئێمە تەقلیدن ینی بە چاولێکەری و مەسەلەن ژیانەکە بەرمەڕێەوە کاتێک چیتە ماڵێکەوە و ماڵیشکە تێبینیەکە مەسەلەن کەلوپەلەکان گۆڕاوە مەژواکە قەراری ئەم بەکارهێنەر بگۆڕێ لەبەرەوە پێمان وایە یەک تەقلید دوو داهاتی تا کەس کاریگەری هەیە لەسەرەوەی کەەوە بمانێشمەکان بگۆڕێن باشە کاک سەرکۆ تا چەند جیاوازی چینایەتی دروستە بێ بەهۆی ئەم بازاڕانەی کە هەیە و پێوترە کەرەستەی دەستی دویتی ئافرۆشرێ حتمما ئێستا گەر تێبینیکە لە هەرێمی کوردستانە ینی خۆی کۆمەلگات هەبێ سێر چین بێ بەڵام مەسەوە لێ هاتووە ینی چینێکی باڵاک دەوڵەمەند لەگەڵ چینی موچەخۆر و کەسانی کەوا کرێکارن موچەخۆر و کرێکار تا ڕێتەیەک ئێستا حالەن داهاتەکانە لێک نزیکە چونکە گۆڕانکاریەکانی داهات و جۆرێک لە جۆرەکان پێدانی موچەک ینی سست بووە لاواز بووە ئەم حاڵەتە وای لێ هاتووە تەمان جیاوازێکی گەورە بینێ هەر بە تێبینیکردن و سیرکردنی ماڵێکی دەوڵەمەند لەگەڵ ماڵێکی موچەخۆر و فەرمانبەر یعنی تێبینیەوەکەین کەوا کەلوپەلەکانی ناو ماڵەکە و بەجل بەرگو بە هەموو ئەو ئەساسێکە هەیەتی کاریگەری ڕاستەخۆ هەیە تەمان دیارە جیاوازیەکە گەورەیە وەکۆڵێ مقارن ناکرێت جیاوازی بەرز چینێکی بەرز چینێکی نزم کەوا اعتیمادی سەرکیان لەسەر موچەیە بەداخەوەم حاڵەتە مەسەلەن هەرێمی کوردستان ئێستا ڕەنگی داوەتەوە وەکۆڵێ تۆخ بووەتەوە کەوا بە ئاشکرا دیارە چینێکی بەرز کە خاوەنی داهات و سامانێکی زۆرن چینێکی نزمشکەوە اعتمادی سەرکیان لەسەر موچە و کرێکاریە تێبینیەوەکەینکەوە هەر ئەم چینێشێکەوە اعتمادیان لەسەر موچە و ئەو کەسانی کە دەستی کارن لە بازاڕە کارەکەن کرێکارن ینی خواستیان لەسەر ئەم کەلوپەلانە هەیە بەتایبەتی شمێکی بەکارهێنرا و لە جلوبەرگ و لە ئەساسی منزلی باشە لە ڕووی ئابووریەوە تا چەند گرنگە هاوڵاتی یاخود تاک بەگشتی بە دوای کەرەستەی پێویست هابگەڕێت نەک و حەزد و یاخود ئەو شتانەی کە سەرەتایین پێویستیەکانی ڕۆژانەیەتی نەکا بۆی کە تەنها بۆ کەمالیات بێ بڵێن لە ڕووی ئابووریەوە تا چەند گرنگان بازاڕانە
طبعا لە پێناوی ژیانە ئەمە پێویستە پێداویستەکان بەدەستبێنین عادەتەن ئەو کەسانی کەەوە ڕۆکەنم بازارە بۆ جلوبەرگە بۆ کەلوپەلی ناوماڵ ئەساسە ئەوانەیە ئەو کەسانی کە داهاتیان کەمە و بە دوای پێویستێکی ضروریە گەڕن بەدەگمەن کەسێکە بێکەوە مەسەلەن هەیە ئەو کەسانی کە داهاتیان بەرزە بە دوای شمەکی ئەوکۆڵەیە تحفیاتە ئەگەڕێەوەیکەوە ئەنتیخەیە کەمە مەسەلەن ماوەیەک یەکجار لە بەرهەمهێنا جارێکی حەزیلێتی بەڵام ئەوەیکە گرنگە بەڵە لە ڕووی ئابووری و پێویستە خێزان تاک بەدوایەوە هەوڵیەوە بداکەوە پێویستە ضروریەکانی خۆی بڕکاتەوە کە بیتێ لە جلوبەرگ و طبعا لە بازارە و بیرمان نەچێ خواردن و خواردەمەنی تیان نیە چونکە خواردن و خواردەمەنی یەکجار بەکارهێنانە بەڵام جلوبەرگی تایە ئەساسی منزلی تایە کەلوپەلی بەکارهێنانی کارەبایی تایە هەموو ئەمانی تایە طبعا ئەمانە لە ڕووی ئابووریەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کەوا مەسەلەن من و تۆی بەکارهێنان کاتێککە داهاتەکەمان کەم و بە دوای جلوبەرگێکە ئاگەڕێن بۆ بەتایبەتی ئەو بەرەو مەسەلەن عادەتەن کە مەوسمی زستانیەت خواز لەسەر جلوبەرگی زستان لەم بازارە زیایەکە چونکە ئەو کەلوپەلانی کە لەم بازارە ئەو جلوبەرگانی کە عرضەکرێت زۆربەی مارکەی ئەوروپی وڵاتانی متەقەدیمن لەم حاڵەتە خواستمان زیایەکە چونکە ئێمە بە دوای شمەکێکە گەڕێنکەوە پێویستێکمان لە کۆڵکاتەوە کە بریتە لە سەرمابوونیان جۆرێک لە جۆرەکان جلوبەرگ بە هەمان شێوە ئالەم حاڵەتە بۆ کەلوپەلی ئەساسی منزلیش کاریگەریە کاتی خێزانێکە بینین کە سەرەتا ماڵ دروستکەن حتما ئەو داهاتیانێک کە بچین لە کۆمپانیایەکی مسەجل ئەو شمەک و خزمەتگوزاریانێکەوە بە تایبەتی ئەساسی منزلی بیکڕن بەدەستی بێنن چونکە داهاتەکانیان کەمە طبعا لە ڕووی ئابووریەوە بەڵێ کاریگەر ڕاستەخۆ هەیە لەسەرەوەیکەوە بەشێک لەو کەسانێکەوە لەم بازاڕە کارەکەن هیچ ئەوە هەلیکاری ڕەخسان و بۆ ژمارەیەکی زۆر لە هەمان کاتە ئەو فرۆشیارانێکیکەوە ئەم کەلوپەلە فرۆشن حتما پێویستیان پێ نەماوە جاریشکانەوە داهاتەکە ئیشیان بە داهاتەکەی دەستیان کرد لەبەرەوە بەڵێ ئەو کۆڵە دوولایانەیە هەم کاریگەری هەیە بۆ لە ڕووی ئابووری بۆ بەکاربەر و من و تۆی بەکارهێنێت لە هەمان کاتە فرۆشاریش ئەو تا لە بازارەکە زۆرێک لە بازارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای هەولێر و سلێمانی بازارەکە جۆرێک لە جۆرەکان جمەیە قەرەباڵەخ گەشەی کردووە. باشە بەڕێز سەرکۆ مەبەست من پرسیارت لێ بکەم هۆشیاری تاکی ناو کۆمەڵگەی کوردی چەنە لەگەڵ ئابووری ئێستەی هەرێمی کوردستانە هۆشیارێکی ئابووری یان هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ دۆخەکاندا خۆیان بگونجێنن بەڵێ واقعوای لێ کردوونکەوە پێویستە هۆشیاری کەوتۆمان هەبێت طبعا ئەمە زۆر گرنگە لە ڕووی داهاتەوە ینی وامان لێ بکە من و تۆی بەکاربەر کاتێکەوە داهاتێکمان دەسەکەی بزانین ئەم داهاتەمان چۆن سەرفەکەین حاڵەتێکا کە مەسەلەن ئەو کۆڵە زانستی ئابووری باسیەوەکە کە ئەگەر $100 دەستکەی پێویستە لە مەسەلەن ئەوایە لە ساحفتای ڕۆی بۆ بەکاربردن و پێویستیەکانی ڕۆژانە لە ساسیش باشە بکەین بەڵام بۆی بەداخە ئەو باردۆخە ئابووری و ناسەقانگیری سیاسی ئەوروی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا جۆرێک لە جۆرەکان پاشەکەوتی خێزانەکان کەمی کردووە بەڵام ئەوەی کە گرنگە هۆشیاری بەکاربەر و کڕیار و خێزان لەم بازاڕا بە تایبەتی زۆر گرنگە ئەوان بنەچی هاژەخان لەم بازاڕا زەمانی تیانێ گەرانتی تیانێ کاتێکە تۆ چی شمێکێک لە دوکاندارێکە کڕی لە فرۆشارێک کڕی وەکو کۆمپانیان نیە مەسەلەن گەرانتی لەگەڵا بێت طبعا بەداخەوە مال یەکێکە لە سلبیاتەکان و مەترسیەکانی ئەم بازاڕە لەبەرەوە ئێستا حالیان بەپێ و تێژینانی کە باسەکرێ سایتی ئیبەی هەیە لە جیهانە بەرباوە ئەم سایتە کەشمەک و خزمەتگوزاری عەرزەکە لەگەڵ زەمانەکەش زەمانی چونکە عادەتەن لە زەمانی لە کەلوپەلی دەسی دووە بەکارهێنراوە زەمانیتیانە لەبەرەوە بەڵێ من و تۆی بەکارهێنەر بەکاربەر هاوڵاتی زۆر گرنگی کاتێچین ئەم بازاڕەوە هۆشیارێکی ئۆتۆمان هەیە بزانانی ئایا ئەم شموک و خزمەتگوزاریکەوە بەرهەم هاتووە بەکارهێنراوە جارێک دوو جار زیاتریش بزانانی ئایا ئەو سود و مەنفعی هەیە بە ئێمە بەخشێت یان ئایا نرخەکەی لە ئاستی ئەوەیە کە مەسەلەن من بتوانم شمێکی خزمەتگوزاری ئەساسی بکڕم لەبەرەوە بەڵێ زۆر گرنگە خێزان هۆشیاریکی ئەوتۆی ڕۆشنبیریکی ئابووری ئەوتۆی هەبێکەوە ئەو کۆڵەیە بتوانێت بە کەمترین تێچوون زۆرترین قازانج بەدەستبێنێت ڕاستە بەڕێز سەرکۆ یونس شارەزای ئابووری سوپاس کە لەگەڵمان بوویت و ڕوونکردنەوەی زیاترت لەسەر بابەتەکە بۆ ئێمە و بینەرانیش باس کرد زۆر سپاس بۆ ئێوەش